دەچمە سلێمانی گۆیژەم لێ دیارە بە بەرزی گۆیژە خەم لە دڵم بارە. باینتان باش گەڕاینەوە بۆ سلێمانی. لەگەڵ منە کۆمەڵێک لە هاوڕێیان هەڵبەت لەگەڵ مناکەنا بۆ خۆیان بەسەربەخۆ هاتوون و هەموو جومعە و سێشەمەیە کاریان سەرکەوتنەوە سەر گۆیژەیە لە ڕەگەزە جیاوازەکان لە تەمەنە جیاوازەکان لە کارە جیاوازەکان. هێشتا کاتژمێر 6 و چارەشی بەیانی نەبوو و پەیتا سارەی تر دێ. ئەگەر تەماشای پشتی من بکەن قەرباڵغی سیارەکانە بین و ئەگەر بسوڕێن لەگەڵ کامێرەکەیە سیرکەن هێشتا خۆر بە تاوای هەڵنە هاتووە کۆمەڵێکی زۆری خەڵک هاتووە بۆ وەرشی شاخەوانی سەرکەوتن بەسەر گۆیژەیە. لەگەڵمانە بن بۆی کە بزانن ئەگەر ویستان بێن بۆ گۆیژە چۆنیان لەکوێ ئەڕۆن و چۆن ئەڕۆن و چۆن ڕێبەری بۆ خۆتان دروست دەکەن. سەرەتای دەستپێکردنی وەرشی سەرکەوتن بەسەر شاخی گۆیژەیە بە شێوەیەکی گشتی لە بەرامبەر و تەلتایتانیکەوە دەست پێکا لە شاری سلێمانی و لێرەوە هاوڵاتیان بە تاک و بە گروپ بە دانەدانە و بە دوان و بە سیانسیان دەست ئەەکەن بە ڕۆیشتن. لەم بەردامەیە ئێمە ڕێبەرێکی ئاسانتان بۆ دروست دەکەین و لە دەستگای میدیای کورساتەوە وەک دیاری ئەو قەتعانەی کە پێویستە ئەو ڕێبەرانی کە پێویستە وەتان دروست دەکەن وەتان داانەی ئەلێرەوە ئیتر وەرشی شاخڕەوی و پیادەڕەوی دەست پێکا بۆ سەر چیای گۆیژە فەرمونەوە پێشم کەون و من لە دوایەوە ڕۆ. باشەوەی کە سەرەکەونە سەرەوە لە بەرامبەر و تەلتایتانیکەوە شەقامەکە خۆیەتان با لەگەڵ خۆیانە وەکەو هاوڕێیانی من ئەبینن کە ئەڕۆن بۆ سەرکەوتن بەسەر چای گۆیژەیە ئەتوانن کە ئەگەر ڕوو بکەینە ئەو سەر کە هێشتت نییەوە تەواتی ڕوونات نەبووەوە بەڵام هیوادارم کە دیار بێ تەماشا بکەن دوو شەقام سەرەکەوێتە سەرەوە ئەمە تاوەری کارەباکانە لێرەیە ئەتوانن ئۆتۆمبیلەکانتان لای تاوەری کارەباکانە بەجێ بێڵن یان لەسەر شەقامی شەستی بەجێ بێڵن یان ئەتوانن کە هەتاوەکو زیشی تەلوێنەکە ئۆتۆمبیلەکانتان سەرخەنە سەرەوە کە ئەگەر ببینن لە شەقامەکە هێشتا خەڵک دیارە کە سەرەکەوێتە سەرەوە و دوورا و دووریش ئۆتۆمبیل دیارە کە خەڵک دایناوە کە ئێمەوا لە پلانمانە ئەم دوو ڕێگایە جیا بکەین و ڕێگایەکیان بکەین بە ڕێگەی پیادەڕەوی بەتەنیا و ڕێگەیەکیان بکەین بە ڕێگەی ئۆتۆمبیل ڕەوی. لەگەڵمانە من بۆی کە بزانن چۆن سەرکەونە سەرەوە هەنگاو بە هەنگاوە چەندێکیشتان کات پێویستە چونکە مەرز نییەوەی کێ بە شتیای گۆیژە تەنها بە ڕێگە سەخت و شاخەکە ئەوڕانەوە ڕێگەی ئاسانیشی لێ و ڕێگەی نەرمیشی لێە بینەرەوە. هێشتا خەریکی سەرکەوتنین بۆ سەرەوە وەک پێم وتتان نزیکی تەلبەنەکە هەندێک لە هاوڵاتیان توانن ئۆتۆمبیلەکانیان بێنن بەڵام پێمان خۆشەکەوە بە پێ سەرکەوین هەڵبەتە ئەمە کاری هەموو هەینیەکمانە ئێمە خەڵکەیە هەموو هەینی و سێشەمەیەکە جا لێرە بەم بەیانی زووە کە ئێمە خۆمان لە خەو کردووە پێم خۆشە یەکێک لە کۆنترین ئەو بەڕێزانی کە سەرەکەوە شاخی گۆیژە کە دانیشتوی شاری سلێمانی و لە هەمان کاتا پزیشکی پسپۆڕی پێستە ئەو یەکێکە لە باشترین پزیشکەکانی سلێمانیش دەموارە ئەو لە بری من قسەتان بۆ بکات کە بانیان زوو لە خەو هەڵسان و سەرکەوتن بۆ سەر چیا و پیاسەکردن تەنها بە پێڕۆشتنیش چ سوودێکی هەیە بۆ پێست بە تایبەتی جگەرە سوودە زۆرەکانی بۆ بەشەکانی ترێش کە دۆزاوەتان باسەکەین. دکتۆر سامان ئەمین فەرموو. هەر بژیت سواس دەکەم وەکووە زانین وەرزش کە چالاکردنەوەی هەموو لەشە لەگەڵ یا چالاکردنەوەی سووری خوێنە کاتێک سووری خوێن چالاکە بێ ئۆکسسیژین زۆرە بە بۆ بەشەکانی لەش بە تایبەتی یەکێک لەو ئۆرگانە گەورانە پێستە پڕێکی باش ئۆکسسیژین و خوێنی بۆچێ بەمە پێستەکە چالاکترە بێتەوە ئەو واکە کە ڕەنی ئەو کەسێک کە وەرزشەکات گەشتر و جوانتر و ڕووناکتر دەرەکەوێت هەروە وەرزشکردن کە بێتە هۆی ئەوەی کە کەمکردنەوەی ڕێژەی کۆرتیسۆڵ لە خوێنە کەمە هۆرمۆنێکە بێتە هۆی پیربوون و شلبوون و دروستبوونی چرچی لە پێستا بە وەرزشکردن ئەتوانین ئەم هۆرمۆنە کەم بکەینەوە هەروە یەکێک لە سوودەکانی تری وەرزش بۆ پێست ئەتوانین بڵین
ڕێخستنی ڕژانی هۆرمۆنی ئەندرۆجینە لە ئەدرینال گلاند لەسەر گورچیلە خۆی بە خۆی ئەم هۆرمۆنە ئەگەر زۆر بێت لە لەشە بێتە هۆی ئەوەی کە چۆریکی زۆر لە لەشت دەربچێت و هەروەها بێتە هۆی زۆربوونی مووەرین کاتە تۆ بە وەرزشکردن ئەتوانی ڕێژەی دەردانی چۆری لە لەشتا ڕاگریت بە تایبەتیوانەی کە زیبکەیان هەیە توان بە وەرزشکردن زیبەکانیان کەم بکەنەوە بۆی ئەوەی کە بۆ عەرەقکردنەوە مەساماتەکانی پێستیان پاکترە بێتەوە ئەو چۆریەش تەنزیمەکرێت و زیبەکانیان کەمە بێتەوە هەروها ڕاگرتنی وەرینی قژیش یەکێک لە سوودەکانی تری وەرزشی ڕۆشتن و هەر وەرزشێک بە تایبەتی ڕۆشنێک لە هەوایەکی ئاوا ساف و بێگەردە هاندانی دەردانی دروستکردنەوەی کۆلاجینە لە پێستا کەمەش بۆ خۆی بەخۆی و کۆلاجینە تەبیعیکە لە لەشا دروستە بێت ئەو پارێزێت لە چرچبوون و زووپیربوونی پێست و سوودێکی تری وەرزشی شاخ ئەوەیە کە تۆ یەیتە هەوایەک و ئەگەر هەتایش بەرە بکەوێ بۆی پێستەوە ڤایتامین دی بە ڕۆشتنی چارەشێک 20 دقە لەبەر هەتاوە ئەو ڕێژە باشی کە لە ڤایتامین دی دروستە بێت لە پێستاکە پێویستە بۆ لەشی تۆ ئەوانەی کێن بۆ وەرزشی شاخ پێویستە بڕێکی باش ئاو بخۆنەوە بۆی پێستیان بۆ عەرەقکردنەوە گەشتر و ئاڵتر و جوانتر بێت هەروەها تووشی وشکبوونەوەی پێست نەبن بۆ نەخۆشی شەکراوانی کە نەخۆش شەکر کە پێستیان تووشی وشکبوونەوە ئەبێت و خوانە بێت ڕۆشتنی شاخ و هەر وەرزشێکی تر بێت زۆر باشە بە تایبەتی هاتنە خوارەوە لە هاتنە خوارەوە بڕێکی باش شەکر ئەسووتێ ئەو شەکر سووتانەوە ئاکات کە خانەکانی لەش بە تایبەتی پێسیش چالاک بنەوە بڕێکی باش چاودێڕژێنەکانیان بکرێتەوە ئیش و پێستیان لە وشکێ نەجات بێت و لە خورانیش نەجاتیان بێت ئەوانەیە ئامۆژگاریمان کەوانەیەن بۆ شاخ جلەکانیان جلی لۆکە بێت بەتابی جلەکانی ژێرەوەیان بۆی بتوانە و عەرەقە زیادەیە هەڵمەژن و نایلۆن و زبری و خوریتیان نەبێت نەبێتە هۆی سووتانەوە و خوران و دروستبوونی ئەگزیما لە پێستیانە لەگەڵ هیوای وەرزشی باش بۆ وەرزشەوانانی شاخ هیوادارم سووتان وەرگر بێت لە ڕێنمایەکان جا ئەوەی کە بەس ئێستاکە تێبینی بکەن لەبەرەوەی کە منە ماوەی پشوم ماکە دکتۆر سامان قسەی بۆ کردن هەناسەم ئاسایی بۆتەوە گرنگترین کاری وەرزشکردن جاتجای وەرزشکردن بە پێڕۆشتن بێ کە ئاسانترین جۆری وەرزشە هیچ پارێکی تێناچێ بە خۆڕاییە ئەوەیە کە بۆی کە وەرزش حسابی ئەمە وەرزش نییە ئەمەیان وەرزشە کە بە خێرایی ئەڕۆیت کە شرفەی دڵت زیادەکە وەکەوێک هەناسەشت سوارە بێ بەڵام ئەگەر بتوانی لەگەڵ وەرزشکردنەکە بدوێی قسە بکەیت ئەو کاتە بە وەرزشی مامناوەند حسابەکرێت جەمەکە سەرەکەوینە سەرەوە کە لە خوارە دەستمان پێ کرد هێواش یاواش دێیت وەک باسوان کرد هەندێک بەڕێز ئەیانە ئۆتۆمبیلەکانیان بێن ئەتوان ئۆتۆمبیلەکانتان بێنن هەتاوە وەکو داوێنی چیاکە کە ئێستا ئۆتۆمبیلی دەستگای میدیایت پرساتی لێ لەگەڵ ئۆتۆمبیلی هاوڵاتیەک پاشەوەی کە هاتن بە سوپاسەوە بۆ پۆلیسی دارستانەوە بۆ بەڕێوەبەرایەتی کە بەرپرسە لە پاراستنی چای گۆیژە کە بەشێکی تەربەنەکان بەکرای بەجێ هێشتووە بۆ بەڕێزانی کە دایانەوێ بێن بۆ وەرزشکردن پڕۆژەی دارستانی چای گۆیژە لە ساڵی 1940 دروست کراوە هەندێک لە هاوڵاتیان شاری سلێمانی لە 1990 دەستیان کردو بۆ وەرزشکردن لێرە و هاوڕێیانی شاخ لە 2004ەوە دێن لە ناوەڕاستی ڕێگەکەوە دووبارە بەردەوام بینەوە لەگەڵتانە هەتاو کاتێک گەڕنی وڵاتان ئێوە بە دیمەنی دڵڕفێنی جوان و سەوزی بەهارانەی پڕسەوزایی گۆیژە بە بەکارهێنانی درۆن یان کامێرەی فڕیوی دەستگای میدیای کورسات چێژ وەرگرن منیش وەرشەکەم وەگەمە لووتکەی شاخی گۆیژە